رژێمە سووریە گەف لە تورکیا و چەکدارن قەسەدە خوار و گوت و ئەو ڕازی نابێ خاکە سووریەت بن دەستێ واندا بمینێ و ئەوەیە تەبای ڕێیان بگرێ بەرداک و خاکە سووریێ ڕزگار بکێ. جێگرێ وەزیرە دەربێ سووریە فێساڵ مەقداد چارچۆڤەیە هەفدیتنەکەدا لەگەڵ کەناڵە ئەلمەیادینیا لوبنانی ڕاگەاند کو ڕژێمە سەد ڕازی نابێ تورکیا 1 سانتیمترێژە خاکە سووریە کۆنتڕۆل بکێ و تەکەس کرد و ڕژێمە سەدوێ ئەدلبێژێ گروپên چەکدار ڕزگار بکێ. فێساڵ مەقداد گوتجی تورکیا بە پشتەبانیکردنا تەرۆرێ و داگیرکردنا خاکە سووریە نکارێ ئەولەهیە لە تورکیە بەرقەرار بکێ و دەما خاکە سووریە بکەوێ بنگەفە تەرۆریستاندا ڕژێمە سەدوێتە بە خاکە سووریە بپارێزێ. جێگرێ وەزیرە دەربێ ڕژێمە سەد گوتجی کوچەکدارێن پێدە و قەسەدە بوونەدار و دەستێ ئەمریکا و تەکەس کرد کو divê ew vegerna hembêza rejêma Sedxwe ji Amerîka dûr bikin. Tirkiye di du operasyonên leşkerî de li Sûriyê kariye berfirehiyeke gelek ji xaka Sûriyê bike bin kontrola xwe de û li wan navçeyên bin kontrola wê de xalên çavdêriyê avakirina û bê taybetî li Idlib û Hemayê. Rejêma Esed heta wekan hat û karvedaneka rastaqîne li dijî Tirkiye nekiriye û bi tenê gefê ragihandinê ne.